سڵاو باسکردنی سیستەمی چوارگۆشە بۆ بەشی کارگە و کۆگا و کڕین و فرۆشتن. طبعاً سیستەمی چوارگۆشە بۆ زۆری ئیشەکان دەبێت کە توانێت ئیشی کڕین و فرۆشتنی پێ بکرێ. هەروەها ئێستا بەشی کارگەش بەردەستە، بەشی دروستکردن و هێڵی دروستکردن بەردەستە لە سیستەمی چوارگۆشە. طبعاً سەرەتا واجهەی با بڵێن سیستەمەکە بۆ شێوازەیە پێویستە کات یوزەرنەیم و پاسوەردی تایبەت بە خۆت داخڵ بکەیت بۆی بتوانی داخڵی سیستەمەکە بیت، کە داخڵی سیستەمەکە بی بۆ خێراییە سیستەمەکەت بۆکرێتەوە توانی ڕفرێشێک بکەیت بۆ ئەوەی شتەکان هەر هەموو سەر لە نوێ سیستەمەکە وەریگرێت. ئێستا دێین بەش بە بەشی سیستەمەکان باسەکەین سەمەکەمان باسەکەین. سەرەتا کە سیستەمەکە کەینەوە بۆ شێوازە و ماجهەیەمان بۆ دەرەچێت دەملا لە بەشی ڕاستەوە هەموو بەشەکان بە شێوەی درۆپداون بۆ شێوازەیە بەشی کارگە، بەشی کڕین، بەشی فرۆشتن، بەشی کریارە فرۆشیار و کاڵاکان و تا دوایی لە ناوەڕاست وەکو دیارەمە بەشی داشبۆردە کە داشبۆردی ئەمڕۆت پێڵێ چەندێکمان فرۆشتۆ چەندێکمان کڕیوە چەندێک خەرجیمانە بۆ چەندێک گەڕاونەوە چ کۆی وەرگرتن کۆی پارەدان. لێرە کۆمەڵێ با بڵێن خەرجی ئەم مانگە فرۆشتنی ئەم مانگە و بازرگانەکان ینی کرا فرۆشارەکان وەزیان چۆنە و چەندێکمان زیاد کردووە. لێرە با بڵێن ئەکاونتەکەی خۆتە. طبعاً دەتوانین بە دوو شێوازەم سیستەمە بەکاربێنین بم شێوازە زایدەن بەم شێوازە. هەروەها بێتەوە لێرە بەشی باکاپمانەیە کە ڕۆژانە ئاگادار دەکاتەوە بۆی باکاپ وەرگری لە سیستەمەکە و باکاپەکە دابەزێتە سەر کۆمپیوتەرەکەت. لێرە بەتنێکی سریعمانەیە بۆ بەشی فرۆشتن دوای دێنە سەری. لێرە بەشی ئاگادارکردنەوەکانە لێرە ئەتوانین بەرواری ئەم خۆی ئۆتۆماتیکی ئەمڕۆت بۆ هێنی ئەم داشبۆردە توانی بەروارەکەشی بگۆڕی. زایدەن لێرە بەشی راپۆرتەکانمان هەیە بەشی راپۆرت ئەنواع وەشکال راپۆرتی تایە سەبارەت بە سەبارەت بۆ هەموو شتانی کە لە سیستەمەکەی ئەکرێ وەکو کاڵاکان و کاڵای ماوە و جەردی کۆگا و کڕین و فرۆشتن و قازانج و بازرگان و خەرجی و هاوبەش و تەمەنی خەرج و کاشفلۆ راپۆرتی بە فیڕۆچ و هەموو شتێکی تایە. لێرە بەشی ئەرکمانەیە کە بە ئینگلیزی پێڵێن تو دو لیست بۆ نمونە توانی کۆمەڵی ئەرک یاخود کۆمەڵەشت بۆ ئەوەی بیرت نەچێە لێرە ئەتوانی بیان ناسیێنیت یاخود ئەتوانیت بیدەی بە با بڵێن بیدەی بە یوزەرەکان ئەگەر یوزەرت هەبێ بە کارمەندەکان و مۆزەفەکان. لێرە تێبینیمان هەیە توانی تێبینی دانێ ئەگەر ویستت تێبینی دانیت بۆی بزانیت لە تێبینیەکانە چیە و چی نییە بۆ خۆت. طبعاً لێرە یەکەم شت کە سیستەمەکە ئەکەیتەوە پێویستە کات ئێمە یەکەم شت کە بیکەین شەکە با بڵێن کاڵا بناسیێنین. یەکەم شت کە تۆ پێویستەکە کاڵا بناسیێنی وایە ئەچینە بەشی کاڵاکان ناساندنی کاڵا باشە زیادکردنی کاڵاکەین بۆ ئەوەی ئێمە مەوادێک کاڵین کاڵا مەقسەدمان مەوادە بۆی مەوادێک بناسیێنین. لە ئەو مەوادەی کە ئەیناسیێنین بۆ نمونە ناوەکەی ئەنووسین بۆ نمونە ئێمە شتێک ئەنووسین و تێست بۆ نمونە هەر شتێک بێ باشە ئەم مەوادە کۆدێکی بۆ داهانی نتوانین خۆی کۆدێکت باتە یاخود خۆت بینوسی بۆ ئەم کۆدەی لێوەرەگرین ئەگەر بارکۆد هەبوو ئەینوسی بارکۆد نەبوو پێڵی خۆی بارکۆدێکت بۆ دروستەکە یەکە بۆ نمونە ئەمە چییە دانەیە کارتۆنە پاکەتە سێدە تۆپە دەرزەنە هەر چیەک بێ لێرە بە کیلۆیە بە گرامە بۆ نمونە بە کیلۆیە باشە. کاتیگۆری بۆ نمونە ئەگەر جۆرەکان بۆ نامە جۆری چییە مەوادی سەرەتاییە توانی بۆ شێوازە جیانکیتەوە مۆدی جۆرەکانە توانیەوە بکەی. هەروەها ئەم موادی کە داخڵەکەین وەجبەی هەیە یعنی بە پێی بەرواری بەسەر چوون یاخود بە پێی بەرواری کڕین بۆ نام شتە بەسرە چێ بەسەر ناچێ بۆنە بەسەر ناچی. باش جۆری کاڵا لە کارگەکە بۆ نمونە ئەمە موادی سەرەتاییە بەستەبەندیە یاخود بەرهەمی کۆتاییە باشە بۆ نمونەوای دانین ئەمە موادی سەرەتاییە. تەمەنی بەکارهێنان بۆ نمونە چەندێک بۆ نمونە چەند ڕۆژ ئەم بەرگاگرێ باشە. لێرە بڕی کیلۆ بۆ نەچەند کیلۆتەیە حالیان لە مەخزنەکەی بۆ 900 کیلۆمەیە. نرخی کڕین بۆ نمونە بە چەندی کڕی بۆ نمونە من کیلۆیەکی بە 10,000 کڕم. لێرە کۆمەڵە شتی ترمانەیە توانی
مۆردەکان لێرە شتێکە بێت توانین داخڵی توانیان داخڵی نەکەی باشە لێرە شتی تر هەیە طبعاً بۆ نمونە سنووری داشکاندنەوە وانەش توانین یان سنووری کەمترین بەڕ ئەمە توانین زیاد بکەین بۆ نمونە ئەڵەی کاکە ئەمە گەشتە 20 کیلۆ ئاگدارم کەوە زیادکردنی ئایتمەکەین بۆ شێوازی ئێستا لەو کاڵایی کە زیادمان کردووە ئەگە سەیری بەشی جەردی کاڵا بکەین ینی مەغزەرەکەمان سەرێکی کە زیادمان کردووە چەندێکی تایە 100 کیلۆی تایە بە دینار و ئشکێنێتەوە بە دۆلاری شەگەرویستت بە 10,000مان کڕیەوە بۆ شێوازە بۆ تشکێنێتەوە ئەمە کاڵاکەمان ناساند اینجا دوایەوەی کاڵاکەمان ناساندووە لێرە لە بەشی ڕخستەکان کۆگامان هەیە کۆگا بۆ نمونێ مەسە سێ کۆگامان ناساندووە طبعاً نەتوانی بە دڵی خۆت کۆگا بناسیێنی ئێستا لێرە بۆ نە چەند جۆر کۆگات هەیە کۆگای سەرەکیت هەیە ئەمە ئەگەر بۆ نمونە تۆ یەک کۆگات هەبێ مەوادی سەرەتایی کۆگایە کە توانین دروستکەی بۆ مەوادی سەرەتایی کۆگایەک بۆ بەستەبەندی کۆگایەک بۆ بەرهەمی کۆتایی بەرهەمی تەواو ئەتوانی لە جیاتی بەرهەمی تەواو تەنها هەر کۆگای سەرەکی دانەی گشتگیرترە کۆگای سەرەکی باشە توانی بەرهەمی تەواو دانەی کۆگای سەرەکی دانی ئێستا ئەمە سێ کۆگامانەیە کۆگایەکی سەرەکیمانەیە کە گشتیە کۆگایەکمانەی بەستەبەندیە کۆگایەکی تریشمانەیە موادی سەرەتاییە باشە لێرە بۆ ناتوانین نرخی دۆلار سە بۆ ئەمڕۆ دۆلار 54 عفوەن نوێکردنەوەی بۆکەین و ئیتر پێتەڵێ بۆ نمونە ڕۆژانە دۆلار چی لێ دێ و ئیتر ئیسفادەی لێگەی لێرە بۆ نمونە ئەتوانی وەستڵەکەت لۆگۆ شتەکان و ئەوە دوای خۆتان تەرتیبیەکەن دروستکردنی بارکۆد تەنانەت دەتوانین لێرە بارکۆد دروستکەی بە سیستەمەکە کۆمەڵە شترێ دوایی دێنەوە سەری دێنە سەر لێرە وەکو بوتوان کاتیگۆری بەشەکان دەتوانین لێرە بیان ناسیێنی لێرە ئەتوانی کاڵای گواستنەوە بکە یانی لە بینی کۆگاکانت بۆنە دوو کۆگایەک تێ لە کۆگای بەستەبەندیەوە بۆ نمونەی گوازیتەوە بۆ کۆگای مەوادی سەرەتایی تێگەن ئابوو شێوازە توانی لێرە کۆگا با بڵێن بیگوازیتەوە بۆ نمونە لە کۆگای سەرەتایی و با بڵێن ئەیگوازینەوە بۆ بەستەبەندی باشە بۆ نمونە ئەو تێستەی کە هێناوەمانە ئەوەی کە ئێستا داخڵمان کرد باشە ئەتوانی بۆنە چەند کیلۆت بوێت توانی لێرە پاشەکەوتی بکەیت و ئەیگوازێتەوە بۆ کوێ ئەیگوازێتەوە بۆ کۆگای ئەوە لێرە کاڵاکەم بۆکان و کووتمان ئەگەر کاڵاکە کەم بوو لێرە مەوادەکە کەم بوو لێرە ئاگدار دەکاتەوە ئەمە ئەگەر موادت هەبێ وەجبەی هەبێ لێرە وەجبەکانیت پێڵەیە کەی بەسەرچێوەمانە باشە زۆر باش طبعاً ئێستا ئەو موادە بۆ نمونە ئێمە کڕینمان هەیە ئێستا بۆ نمونە ئەو موادە تێست 100مان هەیە بۆ نمونە ئەچین 10 کیلۆی ترەکڕین باشە 10 کیلۆی ترەکڕین طبعاً لێرە ئەتوانین کۆمەڵە شتێ لای بین بۆ نە بەرواری بەسەرچوون و سەریاڵ لادەین تێگەی شتەکەمان بۆ جوانترە کاتەوە کۆدی دوو بۆ نە کۆدی دووشمان پێویست نییە ئەوەش هەر لابێ بۆ نە کۆدی شەرت پێویست نییە ئەوەش هەر لابێ بۆ شێوازە بینەکەت بۆ جوانەکاتەوە لێرە کۆمەڵە شتەیە بۆ نمونە پێدەڵێت چەند کیلۆت بەردەستە و کۆمەڵە زانیاریت پێدا هەروەها بۆ نەگەن نرخەکە بگۆڕێ توانی بۆ نرخەکە بێت بە 12000 لێرە سێ مۆدیتیایە بۆ نمونە نرخی ئێستا کە یەکسەر لە سیستەمەکە بۆ تێکا بە ئێستا بۆ نەگەر بیکێ بەمام ناوەند ئەڤەرێجیت بۆ وەرەگرێ هەمووی کۆکاتەوە دابەشێکە بۆ نمونە بزان چەندێک دەرەچێ 11000 دەرەچێ بۆ نە 2.5 دەرەچێ بۆ شێوازە یاخود لێرە ئەڵێ نوێکردنەوە مەکە بە هیچ شێوازێک نوێکردنەوەت بۆ ناکە تەنانەت ئەگەر لەم وەجبەیە تۆ بە 12 بیکڕی لەوێ هەر دەستکاری ناکا بۆت باشە لێرە فرۆشیارەکەت بۆ نمونە ئەمە تێستە جۆری پسوولەکە بە قەرزەی کڕی یاخود بە نەقدی کڕی لێرە کۆمەڵە شتمانەیە ئەگەر تێچووی گواستنەوە گومرک و ئەم شتانە توانی بیخەیتە سەری داشکاندن هەبێ ئینوسی ئێستاوە ئێمە 10 کیلۆمان کڕی ئەگەر ئێستا بڕۆینە سەر جەردی کاڵا ئەگەر دیقەت بند بووە بە چەندێ بووە بە 110 کیلۆ باشە لێرە پسوولەی فرۆشتن پسوولەی کڕاومانەیە عەفوەن طبعاً ئەمە زۆر باشە لێرە ئەتوانین ئێمە هەموو شتانە بێنین هاوڕێیان بۆ ئەوەی یعنی بە دڵی خۆمانە چی بێنین و چی پیشان بێن و چی پیشان نەدەین ئەمە زۆر گرنگە تەنانەت ئەتوانی
ڕیزبەندیەکەشی بگۆڕی بۆ نمونە من ئەڵێم ئەمێ بازرگانەکە لە سەرەتا بێ بۆ شێوازە بۆ تێهێنێتە ئەو شوێنە باشە بەڕێزان. لێرە تەبان ئەتوانی وەستەکە ڕاکێشی ئەگەر ویستت ئەمە ئیسرێتەوە ئەمەش دیارە نوێ کاتەوە پسولە سراوەکان ئەگەر تەبان پسولەکان کە بشستڕیتەوە یەکسەر ناسرێتەوە دێتە پسولە سراوەکان دوای لێرە ئەتوانی بە تەواوەتی بیستریتەوە یاخودنە. باشە بەڕێزان اینجا دوای ئەوە چیمان هەیە؟ دوای ئەوە کە ئێمە موادەکەمان کڕی کارگە و دروستکردنمانەیە جارێک ناڕۆینە فرۆشتن ئەڕۆینە بەشی کارگە و دروستکردن. لە بەشی کارگە و دروستکردن زۆر گرنگە لێرە چونکە ئێمە لەم ڤیددیۆیە بە تەواوەتی باسی چیەکەین بۆ نمونە باسی بەرهێمێنان و کارگە و دروستکردن نەکەین. لێرە خەتی ئینتاژەکەمان هەیە با بڵێین هێڵی بەرهەمێنان. ئیتر لێرە بۆ نە ڕۆژانە تۆ چەند جار بەرهەمهێنی بۆنە بەرهەمێنانێکی نوێەکەین باشە بەڕێزان. لێرە من تەبان کاڵاکەم ناساندووە بۆ نمونە منم کاڵایم ناساندووە بە ناوی شربەتی گۆڵدن میکسی شلک بۆ نمونە باشە ئەڵێ کۆگای بەرهەمی کۆتایی ئەتەوێ بڕاتە چی کۆگایە کە بەرامەکە تەوا بوو ئەڵێم ئەمەوە بڕاتە سەرەکی نامێ بڕاتە بەسەبەندی یاخود مەوادی سەرەتایی کاکەمێ بڕاتە سەرەکی باشە ئەڵێ بڕی مەبەست بۆ نمونە کاکە من ئەمەوێت 100 دانە بەرهەم بێنم باشە لێرە ئەڵێ چی لێرە بڕی ڕاستەقینە چنێکت بۆ بەرەماتەوە بۆ نمونە هەر 100 بۆ بەرەماتوە باشە یاخود لێرە بۆ نمونە ئەگەر بە فیڕۆچوت هەبێ بۆی بە زەرەر بۆتی حسابکە کاکەڵێم پێنجدانم بەسەر چووە پێنجدانم بە فیڕۆ چووە لەم ئیشکردنەیە. ئەگەر لێرە خەرجی ترت هەبێ بۆ نمونە خەرجی ترت هەیە ناوی خەرجەکە ئەنووسی لێرە پارەکەشی بۆ نمونە چەندێک خەرجی هەبووە چوزانم ئەگە خەرجی تر هەبێ لە دروستکردنیە ئەینووسی باشە. تەمان بەڕێزان ئێستا لەوانەیە کەسێک بڵێت لە خۆیەوە ئەمە چیەکەمێکات لێرە چیمان هەیە بەرهەمەکە پێشتر ئێمە ڕەچەتەی بۆ دروستەکەین باشە بۆ نمونە ئەم ڕەچەتەیە چیە بنەڵێم کاکە شربەتی گۆڵدن میکس پێویست ناکە هەموو جارێ بنووسی ئەمە و ئەمە و ئەمەی پێویستە ئەمە زۆرەکا لەسەر تۆ ناوی ڕەشەتەکە بۆ نمونە هەر ئەتوانی ئەو ناوی بۆ بنووسیتەوە یاخود هەر ناوێک. لێرە مادەکان بۆ نمونە ئەم مادانم پێشتر ناساندووە بۆ ناڵێم شوشەی پێویستە بڕ بۆ یەکە با بڵێن بۆ یەک دانەی با بڵێن بۆ یەک شەربەت چەند دانەی پێویستە شوشە بۆ نمونە چیتری شەکریشی پێویستە باشە چەند کیلۆ ئا بۆ شێوازە ئەم عەدەدانە ڕێکەخەی چیتری پێویستە بۆ نە لیمەندۆزیشی پێویستە باشە لێرە بۆ ناڵەی بۆ شێوازە تەمانەمە ئەتوانی بڵێ بۆ نمونەی بۆ یەک دانە یەک بۆ نمونە 0.1 ئەکەی بە گرام تەبعاان لێرە بۆ 100 گرامی پێویستە باشە لیمەندۆزی بۆ نمونە ئەڵەی کاکە بۆ یەک دانە لەوانەیە 0.02 پێویست بێ بۆ شێوازە ئەمەگە خۆتان لای خۆتانە ئەو ڕەشەتەیە بۆ نەموادێکی ئەم وادەشی پێویستە بۆ نمونە کاکە ئەڵێم 0.0300 گرام ئا بۆ شێوازە باشە بەڕێزان ئەمە ڕەچەتەیە دروستەکەم من کە ئەم ڕەچەتەیەم دروست کرد ئیتر شەربەتی گۆڵدن میکسی شلک هەموو جارێک کە ئەمەوێ دروستیکەم پێویست ناکە بڵێم کاکە وەڵا ئەمەی پێویستە یەک جار ناساندوومە لێرە لە ئیتر خۆی ئەزانێت چی و چی لە کۆگاکان داشکێنێ دەگەن بەڕێزان فەرەزەن وای داینێ لەم بەرهەمێنانە تۆ شتێکەکەی پێویست بە گۆڕانکاریەکە ئەتوانی تەنها بۆم بەرهەمێنانە بیگۆڕی بۆ نمونە شوشە ئەڵێت 23 پێویست بە 100 سێتە بۆ نمونە 28 کاکە ماڵی غەڵەتە من ئەڵێم یەک شوشە ماوە بۆ شێوازە پێویستە ئێساڵێ چی تەواوەڵێت پێویست بە دەسێتە خۆی 28 سێت هەیە باشە من 100 دانە دروستەکەم بۆنە سێتی دەدانی تایە باشە بەڕێزان وەکوە بینن بوو شێوازە ئەتوانین ئەو شتە بکەین لێرە ئەگەر دیقەت بن پێتەڵێت تێچووی مەوادی خەملێنراو ئەوەندەیە ئەگەر دیقەت بن ئێستا ئێمە لە زەرەرین 266,000 لە زەرەرین بۆ چونکە ئێمە بۆ نمونە مەوادەکانمان بە شێوەیەک ناساندومانە کە بۆ نمونە وتومانە مەوادی سەرەتایەکەم ئەمە چونکە مەوادەکانمان بۆ تێست ناساندووە مەوادی سەرەتایەکان نرخەکەیمان زۆر داناوە بۆیە وا دەرچووە
طبعا کاتێک تو نرخی ڕاستەقینەی شتەکان دانەی ئەو کاتە وەکو خۆی دەرەچێت. ئێستا بەرهەمێنانەکەین. باشە بەڕێزان کە بەرهەمێنانەکەی خۆی ئەچێت هەموو ئەو موادانت لە کۆگای بەستەبەندی و لە کۆدای مەوادی سەرەتایی بۆ کەمەکاو. بۆ نمونە ئەو موادەی کە بۆت بەرهەمەهێنرێت وەکو بینن شەربەتی گۆڵدن میکسەکە ئەوە تا با بڵێن عەدەدەکەی بۆ خستینە سەر لێرە. لێرە لە هێڵی بەرهەمێنانەکە وەکو دیارە لێتانەوە تۆ ئەتوانی ببینی چیت کردووە و چیت نەکردووە و چاپیشی بکەیت، یاخود لێرە ئەتوانی ئەگەر بتەوێت دەستکاریان بکەیتەوە. باشە لێرە ئەمە وەکو وتمان ئەمە با بڵێن بەرهەمێنانەکەی ڕەشەتەکە لێرە کورتەی بەرهەم بۆ نمونە لێرە بۆی بزانی چەند دانەمان هەیە و یان تاوەکو ئێستا چەند دانەمان بەرهەم هێناوە. بۆ نمونە بە 4 داواکاری بەرهەمان هێناوە 308 دانەمان لێ بەرهەمهێناوە. بۆ شێواز خواردنی مادە مەقسەدمان ئەوەیە تاوەکو ئێستا چەند کیلۆمان یان چەند عەدەدمان لەم موادانە بەکارهێناوە، نرخی کۆگا بۆی پێت بڵێت چەند دانە هەیە و بای چەندێکە، شوێنی وەجبە ئەمە ئەو موادانەیە کە وەجبەی هەیە. طبعاً بۆ نمونە وەجبەی یەک و ئەمە چەند بۆنە ئەم وەجبەی کە ئاخر جا دروستمان کردووە 100 دانەمان لێ دروست کردووە. باشە لێرە ڕێخستن کۆمەڵی ڕێخستنمان هەیە، ژماردنی تێوچوو شتەکان دەتوانین لێرە چاکیکی. لێرە دوای ئەوەی کە ئێمە شتەکانمان لەوێ بەرهەمێنا بەڕێزان، دوای ئەوە شتەکانمان بەرهەمێنا دێنە بەشی فرۆشت. بۆ نمونە تۆ بە وەکیلەکان تێفرۆشی یاخود مەندووبەکانت بە دوکانەکانی فرۆشی ئەوە لای خۆتانەوێن. بۆ نمونە لێرە لە بەشی فرۆشتنە زۆر گەورەیە، طبعاً شتی زۆر تایە. بۆ نمونە ئێمە هەرەتوانین لێ بڵێن شەربەتی گۆڵدن میکس، بۆ نمونە من ئەڵێ چەندێک هەیە ئەو نەتەیە بۆ شێوازە با بڵێن من ئەوەندەی لێ ئەفرۆشم 4 دانی لێ ئەفرۆشم بە 500 دینار، ئەڵێ بە کێ دەی بۆ نە بە دانیاریە دەم. باشە برا لێرە بۆ نمونە ئەتوانی بە پێی کۆدووانش داوایکیتەوە کاکە دراوەکە چییە، حاڵە کاتت چییە، بە نەقد پێفرۆشی، بە قەرز پێفرۆشی، بە چی پێفرۆشی. باشە لێرە توانی کۆمەڵە بەروارەکە و نرخی تاک و کۆدانەی باڵێن دیناری ئەمڕۆ، لێرە کۆمەڵێک زانیاری تر. باشە لێرە قازانج بۆی بزانین لەم وەستەیە تۆ چنێک قازانجەکەی. ئەگەر بۆ نمونە کرێی گەیاندن و کۆمەڵە شیشەیە دەتوانین لێرە بینوسی خەرجیەکان یاخود خزمەتگوزاری. بۆ نمونە ئێمە هەر بە نەقد پێفرۆشین و پاشەکەوتەکەین، وەکوە بینینەوە پاشەکەوتی کرد لەسەر کەسەکە. لێرە فرۆشتنمان هەیە لەگەڵ فرۆشتنی خێرا. فرۆشتنی خێرا ئەگەر تۆ بە مۆبایل بەکاری بێنی فرۆشتنی خێرا بەکاربێنە، ئەگەر تۆ بە کۆمپیوتەر بەکاری هێنی فرۆشتن بەکاربێنە. بۆچی بە مۆبایل؟ چونکە فرۆشتنی خێرا لە مۆبایلە، بۆ مۆبایل دیزاینمان کردووە. باشە بەڕێزان بۆ شێوازە تۆ ئەتوانی بۆ شێوازە بۆ مۆبایل زۆر دەرەجەیەکە، بە فرۆشتنەکەی تر بۆ کۆگا دەرەجەیەکە. لێرە گەڕانەوەمان هەیە، ئەگەر گەڕانەوەت هەبێ پسوولە فرۆشراوەکان طبعاً ئەو پسوولانەی کە ئەیفرۆشی دێتە ئێرە ئەتوانی چاپیکەی، بۆ شێوازە ئەتوانی چاپیکەی. گەڕانەوەی فرۆشمان هەیە، پسوولە سڕاوەکانمان هەیە. لێرە کارگەکەمان باس کرد، لێرە کڕیارەکانمان لێرە داخڵەکەین. طبعاً بۆ نە من کڕیارێکی نوێ لێرە توانی ناوی کڕیارەکە بنووسی، شار و تر بەڵانسی سەرەتایی ئەم کەسە، بۆ نمونە چەندێک قەرزارە یان تۆ چەندێک قەرزاری، ئەوی ژمارە تەلەفۆن، کاتیگۆری و شتەکانی ئەگەر لەسەر نەخشەکە تەنانەت دەتوانی شوێنیشی بۆ دانی. طبعاً دوای ئەوە لێرە پارەدان و پارەوەرگرتنمان هەیە. بۆ نمونە ئێمە ئەم کاک دەنیارە قەرز بەسەر من، ئێمە بۆ نمونە 220,000 من قەرزاری ئەوم، یعنی باڵانس میلادانەوە. باشە پارەدان یان پارەوەرگرتن لێرە بە هەمان شت. لێرە مامەڵەکانمان هەیە، با بڵێن ئەو مامەڵانە کە کردومانە دێتە ئێرە، تۆتوانی چاپی ئەی4 چاپیەکی ئەی4 بدەی بە کەسەکە و ئەبێتە بە پسولەی با بڵێن وەسڵ قەبز. بۆ شێوازە
ئەیکەین بە دوو پسوولەیی ئەبێتە وەکو وەسڵ قەبزێک ئەتوانی بۆ نمونە نوسخەیەکی لای تۆ بێ نوسخەیەکی لای ئەو بێ ئەوە وەکو ئەرشیف بۆ خۆت هەڵیگری طبعا سیستەمەکە زۆر زۆر گەورەیە قەت ناتوانانی هەموو بەشەکان بە یەک ڤیدۆ دوان باسکەی لێرە قاسی سەرەکی دینار و لێرە ئەتوانی چەند قاسەت بێ دروستکەی طبعا چەند قاسەت بێ توانی دروستیکەی لێرە هاوبەشەکانمان هەیە بۆ نمونە ئەگەر پارەیەکە هێندە ناو کۆمپانیا لە قاسەکە دایانین یاخود دوای پارەی لێ دەرەکەن تۆ لێرە ئەتوانی هاوبەشێک زیادکەی باشە دوای ئەوە کە بۆنە سەرمایی سەرەتایی لێرە داخڵیکەی بۆنە چەندێک ناو قاسەکەتا هەیە یاخود سەرمایی کۆمپانیاکە چەندێکە ئاڵوگۆڕمان هەیە بۆنە لە قاسەی دینارەوە بۆ قاسەی دۆلار لە دیناری چەند و ئەبڕێ ئاڵوگۆڕەکەی یاخود گواستنەوەمان هەیە بۆنە لە قاسەیەکی دینار بۆ قاسەیەکی تری دینارە سە حالی نەمێ قازی دینارمان هەیە بۆی پیشان نادرێت باشە بەڕێزان اینجا هەموو مامەڵەکان دێتە ئەم شوێنە لێرە میزانیەمان هەیە بودجە لێرە هەموو شتەکانە بۆ حساب دەکات بە مۆڵی سەرەتایی شایانی پێدان شایانی وەرگرتن و بەهای کۆگا و قاسەکەتیش لێرە کاڵاکانمان هەیە طبعا باسمان کردووە کاڵاکان خەرجی دوو شتمان هەیە لە خەرجیە بۆ نمونە خەرجی هۆتێل تێ خەرجی چێشخانەت هەیە لێرە خەرجیەکان جۆرەکانیان دیاریەکەیت و قاسەکە لە چ قاسەیەک دەرچێ بڕی پارەکە بە دینار و دۆلار طبعا کە دۆلار هەڵبژار دۆلارت بۆ تێ ئەگەر دینارت هەڵبژار دینارت بۆ دێ باشە بە هەدەرچوومان هەیە بۆ نمونە زیادکردنی بە هەدەرچوو لێرە چ شتێک تەوێت بە هەدەرە چێ تۆماریەکەی ئیتر پێتەڵێ بۆ نمونە بۆ ئەوەی دوایی لە راپۆرتی قازانجە بزانی چنێک قازانجیت کردو و چنێک زررت سەرچاوەمرۆیەکانمان هەیە لێرە من زۆر گرنگە بۆ کارمەندەکان لێرە کارمەندەکان ئەتوانی کارمەند داخڵکەی بۆ نمونە کارمەند تێرە بوێنەی بۆ دانیت و هەموو زانیاریەکانی کەسەکە لێرە گەر بەڵگەنامەی وەکو بۆ نمونە ناسنامە مۆڵەتی پزیشکی و لێرە بۆی بارکەی بۆنە بەڵگەنامە شتەکانی بۆ بارکەی لێرە دایانی موچەی بنەڕەتیەکەی NوC بۆ نمونە پێدانی موچە لێرە بۆ نمونە کارمەندت هەیە پێدانی موچەی بۆەکەی بۆ نمونە پارەدانی بۆ ئەکتیڤەکەین بۆ نمونە بۆ شێوازە پارەدانی بۆکەین 450,000 دینار وەکۆ بینن پارەدانی بۆ کرا باشە بە ڕێزان بۆ نمونە توانی دوایی چاپیکەی یاخود هەر شتێک وەکۆ بینن لێرە پێتەڵێ وەکو وەسڵ قەبزێکی پێدی یاخود دەتوانی هەمووی بەیەکەوە چاپکە ئەگەر بۆ نمونە گشتیت ویست وەکو راپۆرتێکی گەورە لێرە تایەتی یاخود لێرە تو کە تۆ قەرزە دەی بە کارمەندەکانت سلفیان پێدەی لێرە ئەتوانی داخڵیکەی یاخود وەرگرتنەوەی قەرز کاتێک سلفەکان لێ وەرەگریتەوە لێرە ئەتوانی وەریگریتەوە ئەمەوەکو بەشی سەرچاوەمرۆیەکان لێرە لاوەکیمانەیە ئەم وەسڵی پارەیەمان هەیە ئەم وەسڵە وەکو بەس دەفتەرێکە و جاری وایە تۆ بۆ ناتەوێت وەستێکی قەبس بکەی و ناتەوێت بڕاتە حساباتەوە بۆ کەسێکە دەستیە شتێکە لێرە ئەتوانی ئەمە بەکاربیێنیم بە هیچ شێوازەکەم وەسە ناڕواتە حساباتەوە کەلوپەری جێگیرمانەیە ئەمە بۆ ئەثاثە با بڵێن لێرە ئەتوانی ناوی ئەو شتە بنووسی بە دۆلارە یاخود بە دینارە نرخی کڕینەکەی باشە لە قاسە دەرچێ یاخود لە قاسە دەرنەچێ لێرە با بڵێن تەمەنی بەکارهێنان بۆ نمونە 10 ساڵە باشە نرخی کۆتایی کە بە سکرابەی فرۆشی بۆ نمونە ئەکاتە چەندێ لێرە بەرواری دەستپێکردن و ئیتر خۆی ساڵانە لە با بڵێن لە عەدەدەکەی کەمەکاتەوە باشە با بڵێن لە نرخەکەی و بێتە زرەر بەسەر تۆ ئەم بەشانە چیترمانەی تر بەشی بەڕێوەبردنمان هەیە لێرە ئەتوانین بەکارهێنەرێکی نوێ زیادکەین ناوەکەی و وشەی نهێنیەکەی و ڕۆڵەکەی و کۆگانەی کە ئەتوانێت ئیشی لەسەر بکە باشە بەڕێزان اینجا لێرە چیمان هەیە لێرە با بڵێن ئەو یوزەری کە بەکارهێنی ئیترامە هەموو بەشەکانە تەمانە من ڤیددیوەیەکی جیامان هەیە باسی ئەمانەمان کردووە لەم ڤیددیۆیە باسی ناکەین چونکە با ڤیددیۆکە زۆر گەورە توڵ نەکێشێ ئیتر هەر پرسیارە شتێکی ترە بوو لە خزمەتتانین تەمانە ئەم سیستەمە ئەتوانێت بە دڵی خۆتان دەستکاری بکرێ هەر بەشێکی زیادەیە لا بدرێ هەر بەشێکی نەقسە بووی زیادکەین خواتان لەگەڵ